بەگشتی یعنی بازاری زێڕی نەما ئەو هات سۆلا بە بەردەوامی چۆرە خەڵک ئەو زێڕەی هەیبوو فرۆشتیتەوە تقریبان ماوەی ئەوە 6 مانگ 7 مانگە بە بەردەوامی خەڵک زێریە فرۆشی هەموو ڕۆژانە لەو سۆران تقریبان 20 کیلۆ 15 کیلۆ زێر وەرگیرە بە بەردەوامی یعنی ماوەی 4 مانگ 5 مانگە لەوەتەی کەرەنتینەکەی مانگونی وەک دوکانمان قەپات بوو لەو کاتەوە خەڵک بە بەردەوامی دەیفرۆشی. بێگومان بازار زۆر خراپە لەبەرەوەی پەتای کۆرۆنا بڵاو بوویتەوە زۆر تەسیری لە بازاری زێرنگران کردە پێشان ئەو کاتانە گمەی بازاریدا لێرە جێ نەبوو ئێستا زۆر فاقی کردی و زێرەکە گران بووە و نرخی گران بووە و پارە نەمایە لە بازاری زۆر تەسیری لێمە کردە. زەویە ئۆدەکەی زەویە دێ ئۆدەکەی دەستێری من هەریە ڕۆکەی گوتی ئەدە سێتەر کومە بەندی ڕۆکەی برنجی گوتی تو چەند سێری من هەریە ڕۆکەی گوتی ئەدە سێتەر کومە بەندی ڕۆکەم یانی هەند ئەوی پێخۆشە ئۆدێ ئەول توی پەرشینی تو تێک بەدای تو پێخوا دنیاە بووی خۆشترە دێ قوواتر لێ دێ پتە تۆ دەدن یۆ یۆما یۆ بەرەنگی بێ هەمی سۆڵێ ڕەخەکێ کەمی تێرە برنج ڕەخەدی تێرە بەیۆ. ئەvە ئۆدیسیەژ یانی پیشێکی دەتە بەر ئەوسۆ ئەجۆ بەد دەتن بە بۆنک ئۆدۆ جوبرک نەبریتن ئۆدە خۆدی بکەین و برنجی خۆ سەر و باکەین و وەختی تا ئەو بادوێ پشی دو سێژەکەی دێ هەی پیشێکی شڵقینی چبکو برنجی بۆنێ ئێگوتی تو چەند شڵقینێ ئەس دێ لەوتر بم دێ سەر و باتم خۆست ئۆدەیەکی هۆ دامۆت خۆیە ئیلۆوا گەرن و داشتن و I'm staying here with 5 of my friends, visiting another friend that's giving a camp over there, and now we are camping here for 2 nights. We are all friends actually from high school, so that's where we met, and each year we make a small trip with the friends, and now we are just chilling out at the camping, just relax 2 more days, enjoy the weather, just relaxing, yeah. I'm originally from Ireland, but we live in Brussels, and I came with my family and our 3 kids. So we love the nature. We rented a wooden cabin for a week, and we've hardly moved from the camp since we arrived. Actually, we explored a little bit in the 10 kilometers around, but there's a lot to do here for the kids. There's fishing for little crayfish and playgrounds and everything. It's very nice nature, so it's nice to get away from the city.